لە کاتێکدا ئێران فشاری زۆری لەسرە بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە. بەڵام تا دێ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەو وڵاتە زیاترە بێت. لەم کۆڕەی ئەتلانتیک کانسڵ لە واشنگتن باز لەوە دەکرا کە ڕەوشی نێوخۆی ئێران بەرەو خراپتر دەڕوات کاتێ هەموو خەمی وڵاتانی زلهێز تەنها بەرنامە ناوەکیەکەی ئێران بێت. لەو باوەڕەدام کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نێویشیاندایەکێتی ئەوروپا ئەو وڵاتانەی کە لە پەیوەندیدان لەگەڵ ئێران و پەیوەستن بەو ڕێکەوتنە ئەتۆمی ئێرانەوە پێویستە جەخر لەسەر گرفتەکانی مافی مرۆڤ لە ئێراندا بکەن تەنها چاوێن لەسەر ئەو پرسە نەبێت و بە مەسەلەیەکی لاوەکی نەزانن. ئەوەی لە ئێران دەبینرێت دیمەنێکی جیاوازترە کە خەڵکی ئەو وڵاتە هێناویانەتە دی. ئەو چالاگوانانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کارەکەن و ئەوانەش کە لەسەر تویتێک ساڵانە زیندانی دەچێژن ئەوەت پێ دەڵێت کە زۆربەی خەڵکی ئێران لە بەرەیەکدا و حکوومەتەکەشیان لە بەرەیەکی تردا. ئەم خانمە ئەمریکیە باز لە ئەزمونێکی خۆی دەکات. واسەردانم بۆ ئێران جلوبەرگەکی ئاساییم لە بەردابوو سەرپۆشتەکەی سرم تەنها تۆزێک بوو بەسەر تەوقە سەرمەوە. ژنان لەوێ حیجابەکەیان هەروایە وەکو هەر نەبوو بێت. لانی تریژ وەکو گۆرانی و سەما و بواری تر بەرەو کرانەوە چوون لە چاو ئەو دەسەڵاتە داخراوەی کە هیچ گۆڕانکارێکی نەکردووە. خەڵک حەز ناکات دوای ئەوە بکەوێت کە بە فشار پێی دەکەن. ئێران وڵاتێکە پەلوپۆی لە زۆر وڵاتانی ناوچەکەدا کێشاوە. لە نێو خۆشدا بە پێی بۆچوونی زۆرێک لە شارەزایان دڵڕەقانە ڕەفتار لە هەمبەر هەر بەرهەڵسکاریەکدا دەکات کە ڕوبەڕووی بێتەوە. لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی وڵات لە ئەوجی پەرتەوازەییدایە. تا ئێمە ناڕوون بین لەوبارەیەوە زیانمان لێ دەدات. هەر بۆیە هەڵچوونێکی زۆر لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکاندا دەبینین. لە کۆتایی سەرنجت لا دەدات لە بابەتە سەرەکیەکە. ڕەوشەکە ناڕوونە. ئیدارەی ئەمریکا گوتوویەتی پشگیری و پاڵپشتی خەڵکی ئێران دەکەین. بەڵام ڕوون نییە چۆن. ئەوەش وای کردووە دۆخەکە ناڕوون بێت. هەر یەکە و دەیەوێت ببێت بەسەرۆک. زۆربەی هەواڵەکانی ئێران سەرچاوەکەی بووەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان لە وڵاتە دەبنە پێشڕەوی هەر گۆڕانکاریەک؟ بۆ ئەوەی ڕێبەراتی کۆمەلگای ئێرانی بکەیت تەنها کار و کاردانەوەکان دەربڕنی تۆرە ئامێز نەبێت بەڵکو بۆ هێوەرکردنەوەی ئەو تۆڕەیانە بێت تا چارەسەری بدۆزینەوە. من گرفتم لەگەڵ چالاکوانانی تۆرە کۆمەڵایەتیەکان هەیە کە زیاتر کۆمەلگا بەیەک دەدەدەن و سەرقاڵن بە وەڵامدانەوەی یەکتری. ئێمە هەمومان لێرەین پێویستە پێکەوە چارەسەری بدۆزینەوە. ئێران بەردەوامە لە لەسێدارەدانی هاوڵاتیانی مەدەنی و چالاگوانە سیاسیەکان. گەمارە و ئابوووریەکانی ئەم دواییە تا ڕادەیەک پشێویەکی ئابووری ناوەتەوە. ئیدی هێزی گۆڕانکاری لەو وڵاتە بە وتەی ئەم شیکەرەوانەش هێشتا ناڕوونە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.